لە تاوی بێ مۆلەکەی خۆی ئەعانەکە پارەی نمایە بەخوای جەرتە لێدایە و کەتێ لە مارێ ئەمە خاوەن مۆلدە بن ئێستا خاوەن مۆلدە نین. بۆچی هەڵدان گرتوتەوە؟ ڕاجیرایە لە 24 ساری 2024 کارەباماندایە ئێستا مۆلدە ئاساواری نەمایە پارەکەش هیچ نادیارە. باشە مەعاناتی ئێوە چییە؟ کەسی وای تێدا هەیە بەڵێ ئەم یەک بە خۆم ئێستاکە ساحب قەرد ڕۆژانە دەرکەم لێ دەگری حەق خۆیتی لە سناعی لە گازفرۆشی لە چتی تر بگرە ئەوەی هەیە لەوانەیە لە تاوی بێ مۆلەکەی خۆی ئەعانەکە پارەی نمایە بەخوای جەرتە لێدایە و کەتێ لە مارێ ئەوە جەماعەت شاید عاڵن دەیناسن. پارەی چەند مانگت لەلایەنەوە؟ ئێمەنی 3 مانگانە ئی کەسی وا هەیە 50 ملیۆنە بەڵام ئێستا لێرە نیە نازانم لە بەچی لێرە نادیارە. داواکاریتان چێ دەتانێت شتان بۆ بکرێت؟ وەڵڵی سەرۆکی حکوومەتی هەرێم ئەمەی ساحب مۆلیدا ئەگە قەرداری کەسێک باینایە کارەبای لە لایمە باە دەیگۆ کاکە بەبەر مانگانەی کارەبای دێخم هەتا قەردەکەت خلاص دەبی وەکو قستەک. بەڵام ئێستا ئەم یەک بەخۆم ئەگەر قبول بکە لە کۆرانەکەی خۆم پارەکەی خڕ دەکەمەوە وەسڵەکەی بداتە من لە بەدیلی پارەکەی خۆم تا حەقەکەم تەواو دەبیتن. بە تەنیاژی من نییە ئەم شەریکم هەیە کە ئێستا من هاتیمە لە باتیوانیش قسەی دەکەم کە لە مۆلەکە شەریکم. پارەی چەند بیری ئاو دەد یعنی کارەبای چەند بیری ئاو دەدات؟ 297 ئەمپێر. بۆ چەند بیر؟ دوو بیری. بەڵێ چەند جاران غەرامە کرایمە لە معافەزەی لە قایم لەسەرەوەی کە پابند نەبوویمە مۆلدەم شکایە خەڵک بێ ئاو بووە.